دوای ساڵ و نیوێک کێبڕکێی هەڵبژاردن دۆناڵد ترامپ یەکەم سەردانی بۆ کۆشکی سپی دەست پێ کرد. ئەو جێگەی 4 ساڵ فەرمانڕەوایی تیا دەکات. لە دەرەوەی کۆشکی سپیش گەنجەکان خۆپیشاندانیان لە دژی ترامپ دەکرد. Oh, hopefully, because I'm waiting for these riots to happen. چاوەڕێی ئەو ڕاپەڕینەم کە ڕوو بدات خەڵکی شارەکان هەستنە سەر پێ. هەرچەندە بە پێی ڕێکارە یاسایەکان تازە دۆناڵد ترامپ سەرۆکی نوێی ئەمریکایە، بەڵام هێشتا خۆپیشاندان لە دژی ترامپ خۆشی نەکردوێتەوە. بەو هیوایم ڕەوشەکە بەرەو خراپی نەچێت وەک ئەوەی کە ئێستا هەیە. لەو باوەڕەدام هێشتا کاریگەری هەبووە لەسەر ئەو لێدوانانەی لە کاتی کەمپینی هەڵبژاردن داویەتی. دۆناڵد ترامپ سەرۆکی نوێی ئەمریکا بردنەوەیەکی سەرسوڕهێنەری بۆ کۆماریەکان تۆمار کرد کە نەک تەنها کورسی سەرۆکایەتی لە ئەنجومەنی پیران و ئەنجومەنی نوێنەران لە کۆنگرێس کۆماریەکان بوونە زۆرینە. لەو دەمەی ترامپ سەرۆکایەتی دەگرێتە دەست لە هەردوو ئەنجومەنی نوێنەران و سینات زۆرینەن، ئەوەش زیاتر دەمترسێنێت وەک لەوەی ترامپ بۆتە سەرۆک. سەردانەکەی ئەو ڕۆی سەرۆکی نوێ بۆ کۆشکی سپی سەرەتایە بۆ دەستپێکردنی دەسا و دەستکردنی دەسەڵات. لە حابەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن دیسی.